لە سەروبەندی ئامادەکاری بۆ پەسەندکردنی یاسای بودجێی گشتی عێراق بۆ ساڵی 2017 لیژنەی دارایی پەرلەمانی عێراق سەردانی کەرکووکی کردو بەجیا لەگەڵ پارێزگار و سەرۆکی ئەنجومەنی پارێزگادا کۆبوونەوە. حرصت اللجنة المالية أنه تزور جميع المحافظات قبل وصول الموازنة لسنة 2017 إلى وقت مجلس النواب وإلى اللجنة المالية. لیژنەی دارایی بە پێویستمانزانی سەردانی پارێزگاکان بکەین بەر لە گەیشتنی یاسای بودجەی گشتی بە پەرلەمانی عێراق. دەستپێکی سەردانەکانیشمان لە شاری کەرکووکەوەیە. کار دەکەین بۆ ئەوەی پێداویستیەکانی پارێزگای کەرکووک لە چوارچوەی بودجەی ساڵی 2017دا پڕ بکەینەوە. خاڵی گرنگی سەردانەکەیشمان پێداگیری بوو لەسەر زامینکردنی پشکی پارەی پێشمەرگا لەو پاشەکەوتەی کە لە موچەی فەرمانبەراندا دەکرێت. هاوڕابووین پێویستە پشکی پێشمەرگا بۆ کەرکووک دابین بکرێت. پەرلەمانتەرانی کورجەخل لەسەر گرنگی و سەردانە بۆ کەرکووک دەکەنەوە و ڕایدەگەێنن لە کۆبنەوەکاندا دابینکردنی پشکی پێشمەرگە لە پاشکەوتی موچەی فەرمانبەرانی عێراق تاکیدی لەسەر کراوەتەوە. گرنگترین خاڵ ئەمڕۆ لی دەرچوین جگە لەوەی کەوا کۆمەڵی خاڵجیەکەینەوە لە موازنەی ئەمساڵ بڕیاردرا ئەو پارەی کە لە مۆزەفی عێراق بڕێ بۆ هێزی شەحەش دووجەیش بۆ پێشمەرگەی کەرکووک حیسابێکی تایبەت بۆ پێشمەرگانە بگرێت کە بەڕاستی پێشمەرگەی کەرکووکن و لە کەرکووک ئەمڕۆ ڕوبەڕووی شەڕی تێرۆر بوونەتەوە و هەروە مەسلەی کەسوکاری شەهیدانی پێشمەرگە لە مەسلەی زەویوزار و مستحقات کە جێشی عێراقی و حەشد شمولەکە شمولی پێشمەرگەش بکە. لە موازنەی ئەم ساڵ بێتەوە هێزی پێشمەرگەی کوردستان 103 کە ئێستا بۆ حەشدی شعبی بۆ ئاوارەکان دەبرێ و 103 لە کەرکووک و لە ناوچەکانی خانەقین و دیالەکە هێزی پێشمەرگەی لێە بۆ پێشمەرگە دەبرێ و ئەوە بۆ دەبێتە مای دڵخۆشی بۆ هێزی پێشمەرگەی کوردستان لێرانە ئەوی لەم سنوورە دەجەنگن بەرامبەر بە داعشایە و هەروەها هەموو ئەو امتیازاتانی وە کەسوکاری شەیدی هێزی پێشمەرگا بە هەمان شێوە کەرکووکش شمولکاتەوە کەرکووک و ناوچەکانی دیکەی دیالە شمولکاتەوە. نەبوونی بودجە لە هەرێمی کوردستانە بۆ بڕیاردەری لیژنەی دارایی نوێنەرانی عێراقیش تایبەت بۆ کورسات نیوز ئاشکرای دەکات دابینکردنی بودجەی هەرێم بە کەرکووکیشەوە بەندە بەڕێکەوتنی نەوتی نێوان هەرێم و بەغدا. هەرێمی کوردستان تا ئێستا بودجەی نەبووە نەبوونی بودجە لە هەرێمی کوردستانە بۆ پەردەپۆشکردنی ئەو گەندەڵیانەیە کە لە هەرێمی کوردستانە هەبوو بەردەوامە بێت. ئەبێ هەرێم ئامادە بێت کە ئیتفاقی نەوتی جێبەجێکە یا ئیتفاقێکی تازە جێبەجێکە لەگەڵ حکوومەتی اتحادیە. کەرکووک قوربانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادیە. هەوڵ دەین داخوازیەکانی کەرکووک لە موازنات جێبەجێ بکەین بە مەرجە ئیتفاقی نەوتی جێبەجێ بێت. وەک سەردێرانی سیاسی ئاماژەی بۆ دەکەن لە ساڵانی ڕابردووشدا پشکی لە 117 هەرێم لە یاساکەدا جێژی کراوە و بودجەی کەرکووکیش بەشێک بۆ لە بودجەی پارێزگاکان لە عێراق بەڵام بەهۆی ناوکۆکیە سیاسیەکانی نێوان هەرێم و بەغداوە هیچ کام لەو بودجانە نەگەشتونەتە هەرێمی کوردستان. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.